لە یادی 28 ساڵەی یادی ڕاپەڕین نزیک دەبینەوە و تاوەکو ئێستاش ئامانج و دەستکەوتەکانی ڕاپەڕین بەدی نەهاتوون. ڕاپەڕین بۆ کۆمەڵێک ئامانج ئەنجام درا. یەکێک لە ئامانجەکانی خەڵکی کوردستان لە ڕاپەڕیندا بریتی بوو لە دروستکردنی دەسەڵاتێکی دادپەروەر و دامەزراوەیی. دوای 28 ساڵ هەرێمی کوردستان خاوەن دەسەڵاتێکە کەستەم لە هاوڵاتیەکانی دەکات و نەیتوانیوە مافە سەرەتایەکانیان بۆ دابین بکات. ئێستا خەڵکی کوردستان گرفتی موچە و ئاو کارەبا و ڕێگاوبانی هەیە و خزمەتگوزاریە سەرەتایەکانی بۆ دابین نەکراوە، داهاتی هەرێمەکەشی تاڵان کراوە. جگە لەوەش لە دوای ڕاپەڕینەوە دوو حیزب دەستیان بەسەر دەسەڵاتدا گرتووە، ئامادەی ئاڵوگۆڕی دەسەڵات نین و باوەڕیان بە دیموکراسی و هەڵبژاردن نییە. هاوکە دوای زیاتر لە چارەکە سەدەیەکیش لە ڕاپەڕین خاوەنی حکوومەتێکی یەکگرتو یەک ئیدارە نین، ئێستاش بەهۆی ڕێکنەکەوتنی پارتی و یەکێتی خاکی هەرێم لە ژێر مەترسیدایە. لە لایەکی ترەوە یەکێکی تر لە ئامانجەکانی ڕاپەڕین بەدیهێنانی دادپەروەری کۆمەڵایەتی بوو لە نێوان بەرپرسان و میلەت، بەڵام ئێستا هاوڵاتیان لە دۆڵێکن کە خزمەتگوزاری تێدا نیە، بەرپرسانیش لە دۆڵێکدان و شاهانە دەژین. لە دوای ڕاپەڕینەوە بەشێک لە سەرکردەکان لەسەر حیسابی میلەت بوونە ملیاردێر لە کاتێکدا لە سەردەمی شاخخاوەنی پیاڵاوی لاستیک بوون. لە دوای ڕاپەڕینەوە بەشێک لە دەسەڵاتداران دەستیان بە گەندەڵی کرد و سەرەتایی گەندەڵیەکەش لە ئاودیوکردنی شۆفڵ و تەلیکارەبە و کەرەستەی بەنداوەکان بۆ وڵاتانی دراوسێ دەستی پێکرد. دواتریش لە سەرداهاتی خاڵە سنووریەکان پارتی و یەکێتی هەزاران هاوڵاتیان بەکوشدا و لە دوای 2003شەوە ئەو سەدا هەفتەی لە بەغداوە دەنێردرا لە نێوان خۆیاندا دابەشیان دەکرد. لە 2014شەوە دەستیان بە فرۆشتنی نەوت بەسەر بەخۆ کرد و بەو هۆیەشەوە خەڵکی کوردستان تووشی قەیرانێکی سەخت بوون و تا ئێستاش باجەکەی دەدەن. بەدی نەهاتنی ئامانج و دەستکەوتەکانی ڕاپەڕین لە کاتێکدایە 28 ساڵ لەمەوبەر خەڵکی کوردستان دژی ستەمکاریەکانی ڕژێمی بەعز ڕاپەڕین و کۆتایی بە دەسەڵاتی 35 ساڵی ئەو ڕژێمەیان هێنا. سەرەتای ڕاپەڕینەکەش لە شاری ڕانێوە دەستی پێکرد و لە کەرکووک کۆتایی هات.